بانیتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باش بۆ هیوایم کە دەستپێکی هەفتەکەتان و دەستپێکی ڕۆژەکەشتان بە باشی بڕات و بە وزێکی باشەوە لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. بەیانی باش سەبان. بەیانی باشتر حاجە. بەیانی هەموو بینەران و بیسەرانی کوردستان 24 باش بە تایبەتی پرۆگرامی بەیانی 24 ئەمڕۆ پیرۆزبایەکی تایبەت لە تەواوی لاوانی جیهان و بە تایبەتی لاوانی کوردستانەکەین. ئەمڕۆ ڕۆژی جیهانی لاوانە بێگومان هەمیشە وتراوە کە لاوان ئایندەی وڵات پێک دەهێنن بۆیە دەبێت ئێستایان هەبێت کە ئایندەیان هەبێت. ئێمە هەمیشە هەوڵی ئەومانداوە لە پرۆگرامی بەیانی 24 ئێستایەکی جوان بۆ ئەو لاوانەمان دروست بکەین لە ڕووی ئەوەی کە بتوانین ئێرە بکەینە سەکۆیەک بۆ برەودان بە ئەو بەهرانەی کە هەیەە بۆ برەودان بەو بیرۆکانەی کە هەیەە لێرەوە بتوانن چۆنەوە هەنگاوی یەکەم بنێن. بۆ هیواین هەڵبەت هەمیشە کاری تاکە ڕۆژێک نەبووە یا خودێک پرۆگرام نەبووە کە ئێمە بەردەوام هەڵمان داوە لە ڕێگەی نیشاندانی بەهرە و توانە و لێهاتووی ئەو گەنجە یاخود ئەو لاوانەی کە داهێنانیان هەبووە یاخود کە کاری گرنگیان کردو یاخود کۆڵنەدانیان هەبووە لە چەندین بواری جیاوازدا بیخینە ڕوو تا گرنگی بە تواناکانیان بدەین. بۆیە ئەم ڕۆژ تەورەکانمان زیاتر دەرخانەکەین بۆ ئەم ڕۆژە جوانە بۆ هیوایم کە دەستپێکی کاری باشتر و باشتر بێت بۆ لاوانی وڵاتەکەمان. بەڵێ جاهاژە ئەوەی کە زۆر گرنگە لاوانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو هەموو بارودۆخە سەختەی کە پێاتێ پەڕیون هەر لە جەنگ و بە تایبەتی ئاخیر جار کەیتر هێرشی داعش بووە بۆ سەر عراق و هەرێمی کوردستان دواتر دوای ئەوە پەتای کۆرۆنا بە گشتی هەموو جیهانی گرتۆ هەرێمی کوردستانیشی گرتۆ ئەتوانین بڵێن ئەمنەوەی کە ئێستا هەیە جۆرە جیاوازیەکی تری لە ڕووی بارودۆخی سەخت بینیوە هەرنەوەی بۆ خۆی بارودۆخێکی سەختە بینە بەڵام ئەمنەوەی ئێستا دووسێ جۆر بارودۆخی سەختی بینیوە لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەو هەموو سنوورداربوونە تواناکانیان سنووردار نییە کۆڵ نادەن چەندین ساڵانە ئێڤنت و پرۆگرامی تایبەت لە کوردستان بەڕێوە چێت هەروەکو تێدێکس نیشتیمان و زۆر بابەتی دیکە و بە تایبەتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر گرنگی بە بواری پێشکەوتن بە لاوان و گەنجان دەدات زۆر گرنگیان پێدات لەو بارەوە خۆشی زۆرجار بەشدارە بێت لە ئەو کۆنفرانسانێک کە تایبەتن بەوان ڕاستە. ئەمە وەک وتمان گرنگترین تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمانە بێت کە هەڵبەت کەسانی شارەزا و کەسانی تایبەت بە بوارە میوانداریەکەین بەڵام کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەی وەک هەمیشە ئامادەمان کردووە کە خۆی بینێتەوە لە بابەتی هونەری کللتوری ئەدەبی یاخود هەموو کایەکانی ژیان. با دەستپێکی پرۆگرامەکەمان باسی گوندی دەکانەکەین کە ئەو گوندەی کەوێتە سنووری سنتەری شارۆچکەی شێخان و سێ جار لەلایەن ڕژێمی پێشووی بەعست ئەو کات سووتێنرا و تاڵانیش کراوە. جا دوایین جار لە ساڵی 1970 بووە کە زۆربەی خانۆکانی ئەو گوندە هاژە تەقێنرانەوە خەڵکەکەی هەمووی ئاوارەکران و هەمووی ماڵ و شوێنی خۆیانیان بەجێهێشت و ئێستا لەسەر فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی قیرتاوکردنی ڕێگای گوندی دەکان دەستی پێ کردووە و دانیشتوانی گوندەکەش خۆیان ئەڵێن کە دوای دروستکردنەوەی ڕێگەی گوندەکەیانە و ڕێگەی کاچێتەوە سەر گوندەکان ئەتوانن بگەڕێنەوە گوندەکەیان و جارێکی دیکە ئاوەدانی بکەنەوە. پروژه دروستکردن و قیرکردن ڕێیا گوندێ دەکانە لە سنووری قەزا شێخان. ئەف ڕێیە دێ گوندێ ناوبری ئەبسەنتەری ناحیا قەسروگڤەک گرێدەتن وەکە مختاری گوندی دەت دیارکردن پشتی کو ئەف ڕێیە دوو ماهێک دەهێت ئەو دێشن جارێکا دی و بگەڕنە سەر گوندی خۆ. ئەم وەک خەڵکی گوندی سپاسی حکوومەتە هەرێما کوردستانێت کەین کو ئەڤریکا بوو ماهۆتیا چێکردن گوندی مەیە چۆل بوو ئەوەی ساڵە هەشتێ و هەشتێ حتا نوکە گوندی ماهۆتیا چۆلکردن و بنوکە سپاس بۆ خودێ سپاس بۆ سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی برا گەورەی کۆهۆتیا سەرخەتی ئەڤریکا بوومە ئینۆی. ئەڤێ ڕێیە درێژەهایەوەی 7 کیلومەترن بە کوژمێ 1 ملیار و 800 میلیۆن دینارên عراقی دەهێتە دروستکردن لە گور گوتنا ئالیە پێڕابووی ڕێژە کارکردنی ئەتناڤدا یا گەهشتی چلش سادێ. ئێستا لە کارکردن بەردەوامین و تا 40% کارەکانمان تەواو کردیە. ئینشەڵڵا بەپێ ئەو ماوەی کە بۆمان دەستیشان کردایە کارەکانمان تەواو دەبێت ئەگەر هیچ ئاستانگ و هیچ بربەستێک نێتە پێشمان. گوندێ دەکان ئەتکەویتن ڕۆژهەڵاتە سەنتەری قەزا شێخان
اتسردم رژیما بعضدا سه جاران نهاتی صوتنو تالان کرن جنگ ورا رونجدوان وی نشیابون و بگر نفسر گنده خو نهاد افریا آودانی بو و گرین توا پشتی کو پروژه وی ریب دو ماهیک تیتنو تمامی تیتا غیر کرن و که خودین گندی دادیار کرن او دشین وگر نفسر مال و حالین خو اتناو داده آودانیه که پیدا کن که اف آودانیه هنی ببیتا برسوک بوی رژیمه یا که داوی جارگون دیوانا ابتینتیان تقاندی آری حسین کردستان 24 گند دکان لقضا شیخان ئەو بابەتەمان کە بینی سەبارەت بە گوندی دەکان بۆش لە یاد نەکەین کە لە دوای بە دواچوونێکی کوردستان 24 کە راپۆرتێکی لەسەر ئەو بابەتە هەبوو جگە لەوەش هەژە هەر بە سپۆنسەری میدیای کوردستان 24 فیلمێکی سینەمایی بەرهەم هێنرا سەبارەت بە چیرۆکی خەڵکی گوندی دەکان بێگومان ئەو فیلمەش هەر بە ناوی دەکانە کە لە داهاتوێکی نزیکدا بۆ هوێن کە بیبینین لەسەر شاشەی سینەماکانی کوردستان چونکە فیلمێکە بە تەواوی هەموو ستافە تەکنیکی و پرۆفشناڵەکانی ستانداردە جیهانیەکان بەرهەم هاتووە. بەردەوام ببین لەگەڵتان بە بابەتێکی دیکە کە بابەتێکی تەندروستیە ویش هەردوو وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکانی عراق هۆشداری دەدەنە هاوڵاتیان و توێژی گەنجان کە لە نێو جگەری ئەلکترۆنی و ڤەیپ و تەنانەت نێرگەلەش مادەی هۆشبەر بەکاردەهێنرێت. ئەمە بۆ خۆی بەتەنیا زیانیان زۆرە زیانی تەندروستیان هەیە و زیانە تەندروستەکانی زۆر ترسناکن و بەکارهێنانیشی تووشی نەخۆشی پێست دەکەن. هەروها لە بەیاننامەیەکی وەزارەتی تەندروستی عێراق ئاشکرایەکات کە لە سەرەتای ئەم ساڵەوە هێزانمنیەکان دەستیان گرتۆ بەسەر 54 ملیۆن دەنکە حەبی کەپسولی هۆشبەر کە بۆ بەکارهێنانی جگەرەی ئەلکترۆنی ئامادەکراوە. جاوەرە جگەرەکە خۆی زیانی هەیە ئەگەر بێت و مادەی هۆشبەریشی تیابێت ئەوەندەی تر زیانە تەندروستیەکانی و زیانە کۆمەڵایەتیەکان و بەرەو ئاقاری خراپبردن دەڕوات. بەڵێ پێکەوە بینەرەبی. باو باوی کێشانی ڤەیپ و جگەرەی ئەلکترۆنیە لەم ساڵانەی دواییدا دەیان شوێنی تایبەت کراونەتەوە بۆ فرۆشتنی کەڕار نزیکەی 8 ساڵە ڤەیپ و کەرەستەکانی دەفرۆشێت. ئەو فرۆشیارە دەڵێت کوڕان و کچان بەکارهێنەری سەرکین و لە نێوتوێژی گەنجاندا تەشەنەی کردووە نایشارێتەوە کە لە هەندێک شوێن مادەی بێهۆشکەر لەگەڵ جۆرێک جگەری ئەلکترۆنی کە پێی دەوتێت کلۆن بەکاردەهێن و زیان بەجەستەی بەکارهێنەرەکە دەگەێنێت. ئەوە حاڵەتێکە و لە هەموو جیهان ڕوودەدات ئێمە لێرە ناتوانین ئەو کارە بکەین چونکە دوکاندارن و ڕێگە پێدراو نییە. لەگەڵ ئەوەش هەندێک ڤەیپ و جگەر ئەلکترۆنی هەیە کە بێ کوالێتین و دەستکاری دەکرێت و لە بازاڕەکاندا دەرمانی قەدەغەکراوی تێدەکرێت. جۆرێکی دیکەش هەیە نرخەکەشی هەرزانە کلۆنیت پێدەوترێت بە $2 دەست دەکەوێت زیان بە پێست دەگەینێت و تووشی سووربوونەوە و زیبکەی سەردەم و چاوت دەکات. اللي هي تلقاها يعني بسعر كلش رخيص يعني ما تتجاوز $2 على البطل. وەزارەتی تەندروستی و سندیکای پزیشکانی عێراق هۆشداری دەدەنە بەکارهێنەران کە لە سەرەتای ئەم ساڵەوە هێزە ئەمنیەکان 54 ملیۆن دەنکە حەپی کەپسولی هۆشبەریان لە ناو بردووە کە ئامادەکراون لەگەڵ ڤەیپ و جگەرەی ئەلکترۆنی بەکاربهێنرێت. هاوکات ڤەیپ و جگەرە و نێرگەلە هاوشێوەی یەکتری زیانی تەندروستیان هەیە. يعني حسب التقارير اللي جاي توصلنا حسب المعلومات بەگوێرەی ئەو راپۆرت و سکاڵایانی پێمان دەگات لەلایەن هێزە ئەمنیەکان و هاوڵاتیانەوە جگەرەی ئەلکترۆنی و نێرگلە لە هەندێک شوێن مادەی بێهۆشکەر و زیان بەخشی لەگەڵ بەکارهاتووە کە ئەمەش گرفتی تەندروستی بۆ بەکارهێنەرەکان دروست دەکات. زۆرینەی گەنجان بە بیانوی ئەوەی کە زیانی بۆ تەندروستیان هەیە وازیان لە کێشانی جگەرە هێناوە و خۆیان داوەتە ڤەیپ یان جگەرەی ئەلکترۆنی. بەڵام لەگەڵەوەشدا وەزارەتی تەندروستی عێراق هۆشیاری دەداتە گەنجان کە دوجار هەردووچی هەر زیانی بۆ تەندروستی هەیە و ڕەنگە تووشی شێرپەنجەیان بکات. شوان جەباری کوردستان 24 باغدا. بەڵێ هەروەک لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەمان پێدا ئەمڕۆ گرنگیەکی تایبەت بەم ڕۆژادەین کە ڕۆژی جیهانی گەنجانە وش بۆ هۆشیارکردنەوەی گەنجان زۆربەی تەوەر و بابەتەکانمان هەر سەبارەت بەمە دەبێت هاژەم. بەڵێ ڕۆژی جیهانی گەنجان کە ڕۆژی هۆشیارکردنەوەی گەنجانە بۆ یەکەم جاریش لە
دوازدەی ئابی ساڵی 1999 لەلایەن نەتۆ یەکگرتووەکانەوە وەک ڕۆژی گەنجان دیاریکرا کە وەک ڕۆژی هۆشیاری سیاسی ناویشتە برێت. جا ئەمەش بە مەبەستی ئەوەی کە ڕۆژێک بۆ گەنجان هەبێت مەبەست لە دانانی ئەم ڕۆژە ڕاکێشانی گەنجانە بۆ بواری ئەدەبی و ڕۆشنبیری و یاسایەکان تاوەکو گەنجان وەکو توێژێکی کۆمەڵگاکان باری هۆشیاریان بەرەو پێشەوە ببرێت. و ئاستی زانستی و ڕۆشنبیریان بەرز بکرێتەوە. یادی ڕۆژی جیهانی گەنجان لە ساڵی 2014دا گۆڕانکاری بەسەرداهات بوو بە بەشداری پێکردنی گەنجان بۆ بەدیهێنان و بەرزکردنەوەی توانە مرۆیەکانیان. جگە لەوە ئەم یادا بۆ ئەوەیە کە تا هەل لە بەردەمی گەنجان بڕەخسێت بۆ بەشداری پێکردن لە پرۆسەی سیاسی و ئابوووریەکان تا گەنجان بتوانن توانامرۆیەکانیان پەرەبێ بدەن و سوود لە تواناکانی گەنجان وەربگیرێت وەک توێژێکی گرنگی کۆمەڵگای مرۆڤایەتی. لەسەرم بابەتە ئەمە میوانداری کەسانی تایبەتمەند و بەم ڕۆژەمان کردووە کە هەریەک لە زوبێر بابان بەڕێوەبەری لاوانی هەولێرە و لەگەڵ عەلی شاخەوان یاریزانی یانی هەولێرە و یاریزانە لەگەڵ هاوڕەکانی یانی هەولێری گەیاندا یاری کۆتایی خولی یانە پاڵەوانەکانی عێراق. بۆیە میوانێکی دیکەشمانە بێ هەر لە سلێمانی ئەویش شوێنە فەهمیە کادری یەکێتی لاوان و چالاکوانی بواری گەنجانە ئەو لە سلێمانیەوە لەگەڵمانە بێ و بەخێراتن تانەکەین بەخێر هاتە بەخێراتە سەر. جارە پێش هەموو شتیان ڕۆژتان لێ پیرۆز بێت بە هیوای کاری باشتر بۆ لاوان و هەروەها ئەنجامدانی ئەو فستیڤاڵانەی کە لاوەکان زیاتر ئەناسێنن ئەو ئێڤنتانی کە لاوان زیاتر ئەناسێن. با بزانین ئەم ساڵ لەم ڕۆژە بۆ ئەم یادە چی کراوە لە هەولێر و لە کوردستانیش بەگشت. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و بینەر و بیسەری کەناڵی کوردستان 24 بەردەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بە پێویستی دەزانم ڕۆژی جیهانی لاوان لەسەر جەم لاوانی جیهان بەگشتی و لاوانی هەرێمی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی بکەم. ئێمە ئەم ساڵ لە بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر پێمان باش بوو دوای ئەوەی کە ڕۆژی جیهانی لاوان لە حەفتەی کانونی یەکەمی ساڵی 1999 لەلایەن کۆمەڵی گشتینەتەوە یەکگرتووەکان بە 12 ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی لاوان ناسێنرا. هەر لەو کاتەوە وڵاتانی جیهان بەگشتی یادی ئەم ڕۆژە دەکەنەوە ڕۆڵ و کاریگەری لاوان بەرزە نرخێنن. ئێمەش لە بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر ئەم ساڵ پێمان باش بوو بە فیستیڤاڵێک یادی ئەم ڕۆژە بکەینەوە و ڕۆڵ و کاریگەری لاوانمان لە پێشوەچوون و گەشتە سەندنی وڵات بەرز بنرخێنین. زۆر باشە بەخێر هاتن کاک زوبێر. هەڵبەت لاوان پێویستیان بەوەیە کە ناوەندێک یاخود دەستگایەکی گەورەی معریفی هەبێت بۆ برەودان بە کارەکانیان و تەواوی ئەو چالاکیانە ئەکەن. جابا لێرە هەمومان سڵاوێک لە میوانەکەی سلێمانیشمان بکەین ئەویش کە خات و شوێنەیە ئەویش لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. بانیت باش خاتون بە هیواین کە ڕۆژێکی باش هەبێ بۆ ئێوەش و دواتریش لەگەڵ تویا گفتوگۆکەمان چڕ بکەینەوە. بەیانی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش. زۆر سپاس. جا با لە کاک شاخەوان دەست پێ بکەین. کاک شاخەوان علی شاخەوان بەخێر هاتن. خۆشحاڵ بووین. ئەم ماوەی ئێوە چاوتان زۆر لەسەر بوو هەمووان هاندەر بوون. کورد بەگشتی هاندەر بوو بۆی کە ئێوە بتوانن لە ڕێگەی یاریەوە لە ڕێگەی تۆپی پێ لە ڕێگەی و توانانی هەتانەکە ناو ناوبانگی کورد زیاتر سەرخەن. دەستان خۆش بێ پێشە شتێمان نەبن. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاسان دەکەم بۆ بەرنامە جوانە. خۆتان زانە ئەستا ساڵێکی درێژمان بەڕێ کرد بە گەرما سەرمان مادی بوونمان زۆر دیت. والحەمدولله یعنی لە پلەی 16 بێەوە بچ لە کاسش بچەنیایی و پلەی دووەم بەدەستبێنی ئەوە دەستکەوتە خۆل لە خۆدا لە خولی شەشەمبی ئەوە دەستکەوتە بۆ ئێمەش عەزمان دەکرد یەکەم بین و دڵیمان دەران نەخۆشکەن بەڵام ئیتر تۆپیان نەیە هەر دەبێ یەکێک بباتەوە. گرنگ هەوڵی خۆتان بزەبێت هەوڵی خۆماندا و ئیتر قەدەرەکە و هاو سەرکەوتووە بن ئینشەڵا بۆ
خولەکانی ئایندا ئینشاءڵڵا با ڕووبکەینە خاتو شوێنێ کە لە سلێمانیەوە لەگەڵمانە و کادری یەکێتی لاوان و هەروەها چالاکوانی بواری گەنجانیشە. خاتو شوێنێ تا چەندێک پێت وایە کە بوار بۆ گەنجان ڕەخسێنراوە و توانراوە کە توانەکانی گەنجان زیاتر برەو پێ بدرێت و گەنجان زیاتر لە بوارەکانی خۆیان بدۆزنەوە یاخود هەر کەس و بواری خۆی بدۆزێتەوە؟ سەرەتا سوپاس، پێم خۆشە لێرەوە پیرۆزبایی ڕۆژی جیهانی لاوان لە خۆم و سەرجەم لاوانی کوردستان و جیهان بکەم. بەتەئکید لای هەمومان ڕوونە لاوان بزوێنەری کۆمەڵگەیە لە ڕووی دەستی کارەوە بەرەو پێشچوونی زانست و داهێنان و بەرەو پێشبردننی ئابووری وڵات، بۆیە گرنگە کە حکوومەت بوار بڕەخسێنێت تاکو لاو ڕۆڵی تێدا ببینێت. ئێمە وەکو یەکێتی لاوانی کوردستان لە ڕابردوودا لە ساڵەکانی ڕابردوو و لە ئێستاشتا کە بەردەوامە لەسەر چەند ئاستێکی جیاواز کارمان کردووە، بە نمونە ئاستی زانستی، ئاستی هونەری، ئاستی نیشتیمانی و وەرزشی و چەندین بواری تر و داهێنان و ئەو بوارانی کە پەیوەستن بەلاوەوە دەرفەت ڕەخساوە لە ڕووی خول و سیمینار و سازکردنی دیدار و کە لاوەکان بتوانن پەرە بەتوانەکانیان بدەن، کارەکانیان بخەنە ڕوو و نمایشی توانا و بەهرەکانیان بکەن. بەڵێ باسێکی ئەوە بکەین بە گشتی چی کراوە بۆ لاوان؟ ئەکرێت ئەوەندە بەس بێت دەستگایەک یاخود ناوەندێک هەبێت کە بڵین ئەمە تەنها ئیڤنتێک چالاکێک بۆ لاوان ڕێکە خات یاخود لە ئەستی توانای لاواندانیە پێتان وایە کە ئەوەی کراوە پێویستی بە زیاترە؟ بەڵێ لاوانی ئێمە شایستەی زۆر شتی زیاترن. ئەوەی کە کراشە ڕەنگە ئێستا ئێمە لە بڕێوەبەرەتی لاوانی هەولێر لە ڕێگەی ناوەندەکانمانەوە ڕۆژانە ناوەندەکانمان دەرگایان بڕووی لاوەندا کراوەتەوە و چەندین کار و چالاشی و خولی زۆر ئاوجێری تێدا بەڕێوە دەچێت. لە پاڵ ئەمەشدا هەفتانە یاخود مانگانە لە ڕێی کۆڕ و سمینار و وەرکشۆپەکاندا لە سەردەستی مامۆستایانی پسپۆر هەوڵی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری لاوان و توانە دەرخستنی توانەکانیانە لە بکەن. ئەمە ڕەنگە بەس نەبێ بۆ لاوان، لاوان شایستی گرنگی دانی زیاترن و ئێمە لە کارنامەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەرەتی گشتی لاوان هەوڵمان ئەوەیە لە ساڵی داهات و خزمەتی زیاتر، روتینی زیاتر و ئەدای زیاتر بە توێژی لاوان بدەین. باش، زۆر چاکە. کاکالی با بینە لای ئێوە زۆرێک لە گەنجان خولیای وەرزشەکەن. لە کوردستان چۆن دەرفەت ڕەخسێنراوە بۆ گەنجان و چۆن دەرفەتەکان ئێوە توانیتانە بیقۆزنەوە؟ ئەو دەرفەتانە چین کە ڕەخسێن بۆ یاریزانێک وەکو جەنابەت وەکو هاوڕێکانت و یاریزانانی دیکە کە لەگەڵتان؟ ڕاستە بەڕاستی ینی هەر لە عام لە عێراق فرسەت بۆ شەباب ینی زۆر کەمە بۆ گەنجان خاستن، بەڵام گەر تۆ خەونێکی دەبی ینی هەوڵی بۆ بدەی و لە ئامانجەکە سار نەبیەوە دڵنیا بە پێی دەگەی، ینی هیچ شتێک نێتە ڕێت و سارمە بۆ هەقەدر دەبینی هەموو شتێک دەبینی بەڵام دڵنیا بە پێی دەگەی قەت سار نەبیەوە، ینی مادبوونی خۆتی بۆ بکە جا ئیترەوە خۆیە پێی دەگەی یان پێی ناگەی ئەو کات قەدەری خۆیە. باشە، ئێوە چۆن ینی ئامادەکاریەکانتان چۆنە؟ باواز لەوە بێنین پاڵپشتی دەوروبەر چۆنە وەکو خۆتەڵی ئاستەنگ هەر هەیە، کەواتە ئێوە چیەکەن بۆی کە بە وزەیەکی باشەوە بەشدار بن، چۆن ڕاهێنانەکانەکەن جیالەوەی کە وەکو پراکتیگەیکەن، بەڵام ڕاهێنانە دەرونیەکانتان چییە بۆی کە بەرەنگاری ئەو ئاستەنگانە ببنەوە؟ هەروەگوتم ینی نابی لە شتێک ساربیەوە کە دێتە ڕێت، ئاستەنجی زۆر توش دەبی، خاستنەکە لە کوردستان بی گەرلاویش بی نەک ینی یاریزانێک بی گەورەبی زۆر ریاضت کردبی لۆلاوی زۆر ینی ئاستەنجی ڕوودەدا، بەڵام سارنەمەوە و تەمرین خۆت بکە و ڕانانەکانی خۆت بکە و خۆت پیشاندا بۆ جمهوری هەتا فرسەکردی. هەر خۆم وا بووم ینی زۆر 2 ساڵ تەمرینم کە ڕایانانم کرد مادبوونم کێشە هەر فرسیان نەدامێت چەندەها مدەڕیبات هەر لە پشقەتێ بووم ئیتر مدەڕی بێگات و فرسەی دامێ و ئەلحەمدولیلا قۆزیمەوە. دەست خۆش بێت. با لەگەڵ خاتوشێنێ پرسیارێکی دیکەیشی لێ بکەین. خاتوشێنێمە لە سەرەتای پرۆگرامیش من ئاماژەم بەوەدا کە ئێمە هەمیشە ئەڵێین لاوان
ئایندەی وڵات دروست دەکەن نەک هەر لە وڵاتی ئێمە ئەمە ئەوترێت لە هەموو جیهان ئەمە ئەوترێت بەڵام ئایندەیەک دروست نابێت تاوەکو ئێستایەک نەبێت چی کراوە و چی دەکرێت و پلانی چی هەیە بۆ ئەوەی کە ئایندێکی باشتر بۆ لاوانی کوردستان دروست بکرێت و بسازێنرێت لە ئێستادا چۆن توانراوە دەستی ئەو گەنجانە بگیرێت بۆ ئەوەی کە هەستنە سەر پێ و ئایندێکی گەش و پرشنگداریان هەبێت. بەڵێ وەکو ئاماژەشم پێدا ئێمە لە یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لە ساڵانی ڕابردوشدا کە چەندین کار و پرۆژەمان هەبووە بۆ ئەوەی لاوان بتوانن کە تێدا پەرە بەتوانەکانیان بدەن. بە نمونە ئێمە لەم ساڵدا لە مانگی سێ دیداری لاوانمان هەبوو لە دوهۆک کە تێیدا چەندین لاو لە زاخۆ تا خانەقین بەشدار بوون و شەش توێژینەوە پێشکەش کرا کە تێدا سەرۆکی حکوومەت خۆیان ئامادەی دیدارەکە بوون. شەش توێژینەوەکو چارەسەر بۆ شەش کێشەی گەورەی کوردستان پێشکەش کرا و کۆمەڵێک لاو توانیان کاری دەستی خۆیان و کارەکانیان و بزنسەکانیان بچووک تا گەورە نمایش بکەن. کاری زۆر کراوە بەڵام هێشتا لە چاو تموحی لاوانان نییە بۆیە پێویستە زیاتر کار بکرێ بۆی پەرە بەتوانەکانی لاوان بدرێت و خۆشبەختانە یەکێک لە خاڵە ئەرێنەکانی ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە سنتەری داهێنان و توێژینەوەی هەیە کە لاوان ئەتوانن توێژینەوە داهێنانەکانیان لەم سنتەرەدا پەرە پێ بدەن و ڕۆڵ ببینن. باشە. خات و شوێنێ ئێستا دەرفەتەکان زۆرن بەتایبەت لە کەرتی تایبەت ئێوە چۆن توانیوتانە هەماهەنگی دروست بکەن لەگەڵ کەرتی تایبەت لە هەموو بوارەکانە کە هەلی کار بڕەخسێنن بۆ لاوان و ئەو لاوانەی کە خۆشیان دەست پێشخەرن ئێوە پاڵپشتیان بکەن؟ زۆر لاومان هەیە کە بۆ کادری ئەم ڕێکخراوەن وە ئێستا خاوەنی کارن یا لە کۆمپانیەکاندا کار دەکەن و ئەمەش لە ڕێگەی ئەو سیمینار و خولی پێگەیاندن و بوارە زمانەوانی و سەرجەم بوارەکان کە پێویستە کە لە سەرجەم ناوەندە باڵاکانی یەکێتی لاوان لە هەموو شارەکانی کوردستان بەردەوام گرنگی پێدراوە بەردەوام خول کراوەتەوە بەردەوام ڕاهێنان بە کادرانمان کردووە کە ئەمە خۆی لە خۆیان هۆکارێکی گرنگ بووە کە کادرەکانمان لاوەکانمان بتوانن لە کەرتی تایبەت لە کۆمپانیاکان لەسەر جەم ئەو شوێنانەی کە خۆیانیان تیابینەوە بتوانن ببنە خاوەنی کار و دەرفەتی باشیان بۆ ڕەخساوە. بەڵێ سپاس. کاک زوبێر ئەو فستیڤاڵی کە ببورە باست لەوە کرد کە ڕێکخراو فستیڤاڵێک ئەنجامەدرێت بۆ دەرخستنی توانای گەنجان. دەمانوێت بزانین ئەو توانایانە لەوێ چۆن لەناو فستیڤاڵەکە نمایش ئەکرێت چی کەسێک بەشداری کردو چۆنن بەشداریکردنەکانی گەنجان. فستیڤاڵەکە خۆی لە 6 بڕگە دەبینێتەوە. بڕگەی یەکەم کە بریتە لە پێشەنگایکی شێوەکاری ئەم بڕگەیە ئەوە دەردەخات کە توانای لاوەکانمان لە ئەم پێشنگایکی تایبەت نییە بە کەسێک بەڵکو چەند لاوێک ئەو پێشنگایە دەکانەوە ڕوانین و دیدگای خۆیان لەسەر ئەم تابلۆیە دەردەخەن. ئەمانەش دەرەنجامی کردنەوەی خولەکانی ئێمەن کە ڕۆژانە بەشداریان لە خولەکانی ئێمە کردووە و ئەمڕۆ بوونەتە خاوەن بەهرەی خۆیان و توانای خۆیان و دیدگای خۆیان لە سەر تابلۆکانیان ڕنگدانەوەی دەبێت. ئەمە بڕگەی یەکەم. بڕگەی دووەمان کە پێشەنگایکی شێوەکاریە ئەمەشیان هەمان ئەوەیە کە لە خولەکانی ئێمە کە ڕۆژانە لە ناوەندەکان دەکرێتەوە بوونەتە ئەو ملاوانە بوونەتە خاوەن بەهرەی خۆیان کە پێشەنگایکی کاری دەستیە بوونەتە خاوەنی کاری خۆیان خاوەنی بەرهەمی خۆیان. ئەمانش بۆ ئەوەیە کە بە لاوەکانمان بڵین ئێمە ئەگەر باوەڕمان بەخۆمان هەبێ ئەگەر بمانەوێ لە داهاتوو ببینە خاوەنکار ئەوە دەتوانین لە ڕێگەی خولەکان یا لە ڕێگای متمانەبوون بە خۆمان بتوانین ببینە خاوەنکاری خۆمان. بڕگەی سێیەم کە بریتە لە نزیک و گۆرانی ئەمەش بەو مانایی کە ئێمە دەمانەوێ لە یادی ڕۆژی جیهانی لاوان ڕێز لە توانا و
هزری لاوەکانی خۆمان بگرین و ئەم بەم بۆنەوە یادی ئەمە ڕۆژە بکەین. زۆر باشە. کاک عەلی باستێکی ژیانی ڕۆژانەی یاریزانەکان و خۆشتمان بۆ بکە. چۆن تەمرینەکان چۆن خۆتان ئامادەکان با باسێکی ئێوەش بکەینانی بزانین چۆنە ئێوە بەو گڕیتینەوە ئەچن بۆی کە بەشدار بن لە یاریەکە چیەکەن چۆن خۆتان ئامادەکەن؟ وەڵا هەر وەک یاریزانەکانی تر ئێستا کاتی ساعتمانە ینی ڕانەمان نییە بەڵام ئەو کاتیکە بتوڵەمانە یان دەوریمانەیە هەر هەموو ڕۆژەکان ڕاینانمانێ ینی ئەتاحت بێ ڕۆژانە هیچ تەمرینێک ناکەن جستتان دانەبڕێ؟ یعنی نەنا بتوڵە دەرێ؟ نانا لە هەر ئێستا وەختی ساعتمان ناو کات دەگەڕێتەوە سەر یاریزانەکە ئایا دەستمی پێویست بە ئیسراعاتە ئایا لە خۆی دەتقاعی دەکا ئەو کات یاریزانەکە دەزانی. ڕاستە. یەک شتی دیکە هەیە بۆ یاریزان زۆر جیاوازتر لە ئێمە ئەوە کاتێک کە مرۆڤ ئامانجێکێ بێت ڕەنگە هەست بە شتاکە بەڵام یاریزان هەمیشە لە ناو چۆنەڵێت ساحەی یاری هەست بە شتاکات کاتێک کە یاریەکەی ئەو هەموو هاندەرە هاوارەکەن دەنگە دەنگیان دێت و ناوتانە هێنن گوێتان لە هیچە بێ یان بەس تەرکیزتان لەسەر ئەوەیە کە بەرەو چۆنەڵێت بەرەو گۆڵ بزە بگوێ لێ دەبی تا دافعی زۆر چاشە یانی تو یاریزانێک دەبڕی هەموو هۆی دەکەن ئەوە زۆر خۆش دەبی یان هەستا زۆر خۆشە تو زیاتر گروتینت دەبی بۆ یاریەکە بەڕاستی ینی هەندەران یارەکە زۆر زۆر خۆشتر دەکەن. من هەمیشە بیر لەوە کە مەڵە مەگەر من لە حاڵەتەکەی ئەوە بم هەستەکەم لەگەڵ دنیادا ئەبڕێم خۆم ئەمێنمەوە تۆپەکە ئێمەژەرن دا ئەبڕێنوانە هەر مشتان لەلا ئەوەیە کە چۆن دواتر کە لەگەڵ گۆڵەکەکەن اینجا هۆشت دێتەوە خۆت گوێت بەزەنگی مێشک لەلایەوە ینی گۆڵی جوام بکەیت جمهور هەموو هەستەوە عەرەکەی جوام بکەی ببێوە بەڵێ زۆر خۆشیانی هەستش زۆر خۆشە یعنی فەرقەیەکە لە دەرەوەی بزەوێت. کاک عەلی ئەمڕۆ بەڕێستان پێتان وتراوە کە خەڵاتەکردن لەلایەن کاک زوبێرەوە بەڵێ ئاگادار زۆر باش ئاگاداری کردو ئەگەر سوپرایز بۆە سوپرایزەکەمان تێگاوە ئەم پێمانەوت بەسەر خۆش بوو پێشی بوترێ. کاک زوبێر خەڵاتکردنی کاک عەلی وەکو چۆن ینی چیتان کردووەوە چۆن خەڵاتی هاوڕێ و هاوتەمەنەکانی دیکەی کاک عەلیشەکەن؟ بەڵێ وڵا ئێمە سەرەتا بیرمان لەوەی کردەوە ینی لاوی ساڵ دیاری بکەین لە بەڕێوەبەراتی هەولێر دوایە پێمان وا بوو ئێمە ئەو دەرفەتەی لە پێشمانام کەمەوە لە بەرامبەریشدا ڕەنگە تووشی ڕخنەیەکی زۆر ببینەوە لەوەی کە ئەو بڵێ من شایەن بووم ئەو بڵێ من شایەن بووم بۆیە ئێمە هەڵساین بیرمان لە شتێکی تر کردەوە لە مێژووی یانەکانی کوردستان بۆ یەکەم جارە یانەی هەولێر دەگاتە قۆناغی یاری کۆتایی جامی عێراق ئەگەر چی دووەم بوو لە خولەکە بەڵام مێژووە و هاندەر و پاڵپشتی ئەو یانەیەش کە گەیشتە قۆناغی یاری کۆتایی ئەستێرەکانی بوون یەک لە ئەستێرەکانی کە کاک عەلی تەمەنێکی بچووک بەڵام ئەستێرەیەکی درەوشاوە لە ناوی یاریگا و ئاستێکی بەرزی نیشاندا و ڕۆلی هەبوو لە سەرکەوتنیانی هەولێر بۆیە پێمان باش بوو ئەم ساڵ وەکو بەڕێوەبەرایەتی لاوانی هەولێر خەڵاتی ڕێزلێنان ببەخشینە یاریزانێکی یانەی هەولێر کە کاک عەلی شاخەوانە. خۆ پیرۆزیان بێ و تەمەندێش بن ئێمەش چاوەڕێ واکەین کاک عەلی کە ڕۆژێک لە یاریگایەکی گەورە هاندەر بین وەکو تیپی هەولێر لە سەر ئاستی جیهان یاری بکات. تموعی من نەژەرەوەی ئینشاءڵڵا هەر تموعی منەوەی لە دەروی عێراق وەجا لە هەولێرم ئەگەر لە هەولێرەش باشتریش دەبێن بەڵام تموعی منەوەیە بچمە دەروی عێراق تەپانێ ئینشاءڵڵا پێی دەگەم. خاتو شێنێ ئەوەی کە گرنگە هەمیشە وتراوە ئەبێ گەنج پاڵپشتێکی تەواوی هەبێت بۆی بتوانێت بگاتە ئەو ئامانجەی کە هەیەی یاخود ئەو بیرۆکانەی کە هەیەی پیادەیان بکات جا هەمیشە چەپڵەیەکی ژوتراوە بە یەک دەست لێ نادرێت تا چەندە ئەتوانین بڵێن ڕێکخراوە ناحکوومیەکان یاخود ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەتەنی ئەتوانن لێرەیە ڕۆڵی خۆیان بگێڕن بۆی کە پاڵپشتێکی باشی گەنجابن تا چەنە لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە پەیوەستن بە لاوان توانیویانە ڕۆڵی خۆیان باش بگێڕن. بێگومان ڕێکخراوەکانی لاوان هەمیشە هەوڵیان داوە کە پاڵپشتێکی سەرەکی لاوان بن وەک ئاماژەمان پێکرد ئێمە لاوان یەکەتی لاوان لەسەر چەند پرسێکی گرنگ هەوڵی داوە پاڵپشتی لاوان بێ بۆ نەپاراستنی لاوان لە مادەی هۆشبەر و ڕێگریکردن لە کۆچی لاوان
هەروەها لە پرسە نیشتیمانیەکانە کە ئێمە دیبیت و چالاکی و چەندین کاری جیاواز کراوە و لاوان توانیوێتی لە بابەتی کۆچا بۆ نمونە لە پەرلەمانەکە لەسەر بابەتی کۆچی لاوان بکە ڕێکخراوەکان هەمیشە پاڵپشتی لاوان بوون ئێمە وەکو یەکێتی لاوان کە هەمیشە دەرگا واڵا بووە بۆ ئەو لاوانەی کە بەهرەیەکیان هەبووە کە دەستێکی کاریان هەبووە کە ویستیانە ئەو کارانەی کە هەیەە بگاتە لایەنێکی پەیوەندیدار بگاتە چاوی بینەران لاوان هەمیشە پاڵپشت بووە هەمیشە دەستگیرۆیی لاوانی کردووە هەرچەندە هێشتا لە ئاست چاوەڕوانی لاوانان نییە بەڵام تا ئەو ڕادەی کە توانیوێتی کاری باش کراوە دەستان خۆش بێ بەڵێ باشە خات و شوێنێ ئەو کار و چالاکیانەی کە ئەکرێت و وەکو خۆشتانەڵێن کراوە ئایا پلانتان چییە لە داهاتوو کە زیاتر بکەن کە گەنجێک باس لە تواناکانی یەکرێت لە هەر بوارێکا بێ بۆ نمونە کاک عەلیە لە بواری تۆپی پێایە و لە سەرجەم بوارەکانی کەیە خەمی ئیتر ئەستەنگەکانیان نەمێنێ ئێوە ببنە پردێکی پەیوەندی گرنگ بۆ چوونە یاخود بە جیهانی بوونیان سەرەتا زۆر گرنگە کە لاو خۆی ئامادەیتیا هەبێ بۆ ئەوەی تواناکانی بەهرەکانی بگەێنێتە بهێنێتە ناو کۆمەڵگا و لەگەڵ ئەمەشدا گرنگە کە ڕێکخراوەکانی لاوان حکوومەت دام و دەستگاکانی پەیوەندیدار بەو بوارانە کە پاڵپشت بن کە هاوکار بن دەستی لاوەکان بگرن بێگومان ئێمە بەردەوام هەتا لە ئێستاشدا بەردەوام کار و چالاکیمان هەیە کە پێشانگای گەورەمان کردوێتەوە ئیڤنتمان هەیە و لە ڕابردوودا بە هەمان شێوە کە لاوانتیانە لەم پێشانگا و لەم چالاکیانەدا توانیویانە یعنی بە شێوازێکی زۆر باش ئەو توانایی کە هەیەە نمایشی بکەن وەک ئاماژەم پێدا لە دیداری لاوانە کە ژمارەیەکی زۆر لاوان توانەکانی خۆیان نمایش کرد ڕاستەوخۆ حکوومەت بینەری نمایشەکە بوو ئامادەیان هەبوو لە دیدارەکەیە کە ئەمە خۆی لە خۆیە کارێکی زۆر باش بوو و هەمیشە لاوان هاوکاری لاوان بوون هاوکاری گەنجانی کوردستان بوون کە بتوانن پردێکی پەیوەندی بن لە نێوان لاوان و حکوومەت لە نێوان لاوان و دام و دەستگا پەیوەندی دارەکاندا بەڵێ ئێمە سپاس دەکەین خات و شوێنە فەهمی هەورامی کادری یەکێتی لاوان و هەروەها چالاکوانی بواری گەنجان لە سلێمانی لەگەڵمان بوویت و هەروەها زۆر سپاسی ئێوە شەکەین هەردوو میوان کاک زوبێر و کاک عەلی ئەم بەیانێ لەگەڵمان بوون دووبارە ئەم ڕۆژەتان پیرۆز بێ بە هیوای کاری باشتر بۆیان ئەنجام بدەن بە هیوای ئەوەیش کە ئەو خەون و چۆنەڵە ئامانجانەی کە هەتانە هەمووی بەدی بێت بۆ هیواین سەرکەوتوو دووبارە پیرۆزە بەخێر هاتن پزیشکە نوێیەکان لە لەندەن مانیان گرتووە بەهۆیەوەی کە موچەکانیان بە ڕێژەی زیاتر لە 30 کەم بووێتەوە بۆی داوایەوە شەکەن کە موچەکانیان بە ڕێژەی لە 35 زیاتر بکرێت جا بۆ هەیە مانگرتنی ئەو پزیشکانە بە بڕی ملیارێک و 200 میلیۆن دلار زیانی بەکەرتی خزمەتگوزاری و تەندروستی نیشتیمان گەیاندووە و حکوومەتی بەریتانیاش ئەو مانگرتنە بە کارێکی سەرڕوانە ناو دەبات. پزیشکانی ئینگلتەرا مانیان گرتووە و داوا دەکەن موچەکانیان بە ڕێژەی لە 35 زیاد بکرێت. بەهۆی ئەو مانگرتنە وەزیری تەندروستی بەریتانیا کۆمەڵەی پزیشکانی ئەو وڵاتە کە نوێنەرایەتی پزیشکە نوێیەکان دەکات بە سەرەڕۆ تۆمەتبار کرد. بەڵام پزیشکە نوێیەکان دەڵێن حکوومەت ڕەتی کردەوە دانوستان بکات و لە مانگرتنیش بەردەوام دەبن. ناکۆکیەکانمان دەمانگە بەردەوامە لە تشرینی یەکەم داوامان لە حکوومەت کرد کۆ ببینەوە و گفتوگۆ لەسەر کێشەکانمان بکەین کە ئەویش کەمکردنەوەی موچەکانمانە بە ڕێژەی زیاتر لە 100 لە 15 ساڵی ڕابردوودا. پێنجەم جارەمان دەگرین چونکە حکوومەت ڕەتی کردوێتەوە دانوستان بکات. وەزیری تەندروستی بەریتانیا ئۆفەرێکی بە پزیشکە ناڕازیەکان پێشکەش کرد
کە بریتە لە زیادکردنی موچەکەیان بە ڕێژەی 6 و پێدانی 1250 پاوەند، بەڵام پزیشکان ڕەتی دەکەنەوە سازش بکەن. پێدانی موچەی تەواو پێویستە بگەڕێتەوە و دانوستانی لەسەر ناکرێت. ئەوەی دانوستانی لەسەر دەکرێت چۆنیەتی پێدانەوە و کاتەکەیە. بەڵام حکوومەت زیاتر لە ملیارێک پاوەندی بۆ تێچووی 15 ڕۆژ مانگرتنی خرج کرد کە دەیکردە هەمان تێچووی گەڕانەوەی تەواوی موچەکان. ئێستا ناکۆکیەکە لە دیدگای حکوومەتەوە لەبارەی پێدانی موچە نییە، بەڵکو هەوڵ دەدات ڕژبوونی پزیشکان بشکێنێت. لە ئینگلتەرا 7,600,000 نەخۆش لە لیستی چاوەڕێکردن بۆ وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەکان تۆمارکراون. خزمەتگوزاری تەندروستی بەریتانیا ڕایگەیاند بەهۆی مانگرتنەکانی پزیشکان خزمەتگوزاریەکە ملیارێک و 200 میلیۆن دلار زیانی پێگەیشتووە. هەروەها لە کانونی یەکەمەوە تا ئێستا 778,000 چاوپێکەوتنی نەخۆش لەگەڵ پزیشک دواخراون. گەرما باڵی بەسەر جیهانە کێشاوە لە هەندێک وڵاتیش بەهۆی گەرماوە ئاگرکەوتنەوەی زۆر لە دارستانەکان ڕوویداوە. ئەوەش کە ئەیبینی لە هەرێمی کوردستان گەرماکەی وێڕای گەرمایەکی زۆر سیرەکەین هەر بە هیچ شتێکیش ئەمریکی فێنەکەرەوەش هەژە بەتایبەت سۆڤان ئەگەر کار و پیشە ینی تەسیری هەبێت بێگومان لە شوێنەوی کارێک ئیش هەیە کە ئەیبینیت ئاڵی خوا فرسەتیان بە زۆر زۆر قورسە. بە تایبەتی دوێنێش گەرمترین ڕۆژی ساڵ بوو یەکێک بوو لە ڕۆژە گەرمەکان. جا باسی کار و پیشت کرد، ئەم بابەتە باسیەوە کات کە وێڕای گەرمایەکی زۆر ئەو فڕنانەی کە بەهۆی سووتاندنی دارەوە ئیش دەکەن لێرە لە کەرتی باڵێن یاخود لە کەرتی غەزە خواستێکی زۆریان هەیە، چونکە کارەبا بوو ماوەیەکی زۆر دەپچڕێنێت. و هاوڵاتیانیش توانان نییە کە لە ماڵەکانیانە فڕنی غاز بەکاربێنن بۆ کارەکەشی خراپی ڕەوشی ژیان و گوزەرانیانە. جاگەر بێت و هەر دۆخێکی سروشتی کە دروستە بێت گەرمە بەرزبوونەوەی گەرمە لافاوە ڕوودا سروشتیەکان بەگشتی ئەوە کاریگەری دەجار و دەهێندە زیاترە بێت لەسەر بە تایبەت ئەو ناوچانەی کە باری ئابووریان خراپە و گوزەرانێکی باشیان نییە. بەهۆی پسڕانی کارەباوە دانیشتوانی خێوەتنشینی شابوورە لە شاری ڕەفەحی باشووری کەرتی غەزە بە شێوازی فڕنە کۆنەکان نان دروست دەکەن، چونکە توانستی ئەوەیان نیە لە ناو ماڵەکانیاندا فڕنی غاز بەکاربهێن و بەهۆی کەمی کارەباشەوە ناتوانن فڕنی کارەبایی بەکاربهێنن. کارەبا هێندە کەمە خەڵک لای من مۆبایلەکانیان شەحن دەکەنەوە، چونکە کارەبا بۆ ماوەی 20 سەعات دەبچڕێت. لەو کاتانەدا خەڵکەکە پەنا بۆ فڕنەکەی ئەبوو نیزاڵ دەهێنن. بژێوی خەڵک سەختە، هەر بۆیە ئەو ڕەوشانە لەبەر چاو دەگرین. هاوڵاتیان بۆ پاراستنی خۆراکەکانیان نان و خواردنەکانیان دەهێنن بۆ ئێرە. زۆربیان ماڵیشیان دوورە، بەڵام گەڕان بە دوای چارەسەرکردنی قەیانەکە ناچاریان دەکات. محاولة منهم لحلول بديلة لهذه الأزمة. لەم ڕەوشە ئابووریە گرانەدا پەنا بۆ فڕنیەکان دەهێنین، چونکە هەرزانتر و باشترن. ژمارەی خەڵکی لێرە زۆرن و کارەباش هەموو کات نییە. نەبوونی کارەبا نان و خۆراکەکان تێک دەدات، لەبەرەوە هانا بۆ ئەم فڕنیانە دەهێنین. نانی فڕنیەکان تامێکی خۆشیان هێە، ئەوە جگەلەوەی بەشێکی شەلەکە لە پووری پێشینانمان. کێشەی کەمی کارەبا لە کەرتی غەزە پێویستی بە هەوڵێکی چڕ و ڕژدا تا بتوانێت ئاگری گرانبوونی بژێوی ڕۆژانەی خامۆش بکات. فڕنیە کۆنەکانی نان دروستکردن ئامرازێکن دانیشتوانی کەرتی غەزە پەنایان بۆ بردووە. لە ڕەوشێکدا کارەبا کەمە، ئەو فڕنیانەش پێگی کەلەپوری خۆیان بەدەست خستوەتەوە. بها طوباسی کوردستان بسوچار غەزە فلەستین. دوای نزیکی 50 ساڵە بێ کە ڕووسیام کارەی نەکردووە، ئێستا جارێکی کە کەشتێکی ڕەوانەی بۆشایی ئاسمان کرد و چاوی لەوەیە کە بۆ یەکەم جار لە مێژووە لە جەمسەری باشووری
مانگ کەشتێکی بنیشێرێتەوە. جا ئەمە لە کاتێکدایە هاژە ئەم کەشتیە ناوی لۆنایە لۆنا 25 پێ ئەوترێت ماوەی 12 ڕۆژیشی ئەوێت هەتا ئەگاتە جەمسەری باشووری مانگ و ئەنیشێتەوە 1 ساڵیش لەوێ لە ئەرکە بێت. ئەمە بۆ رووسیا زۆر گرنگە لە کاتێکدا هندستانیش هاوشەوەی رووسیا کەشتێکی ئاسمانی ڕەوانەی مانگ کردووە و لەگەڵ مۆسکۆ ئێستا هەردووکیان لە ڕکابەری دەیەوێت پێشتر لە جەمسەری باشووری مانگ بنیشێتەوە و سەرۆکی دامەزراوەی ڕۆسۆکۆسمۆس ڕایگەاندووە پلیان لەیان وایە کە تاوەکو ساڵی 2030 کەشتی دیکەش ڕەوانەی سەر مانگ بکەن و پاشان بنکەکە لەسەر مانگ بکەنەوە. دوای 47 ساڵ جارێکی دیکە بەرەو مانگ دەفڕن. رووسیا کەشتی ئاسمانی لونا 25 ڕەوانەی سەرمان کرد و دەیەوێت لە جەمسەری باشووری مانگ بنیشێتەوە. سەرۆکی دامەزراوەی ڕۆسکۆسمۆز ڕایگەیاند پێشتر هیچ کەس نەچوەتە ئەو شوێنەی مانگ و چاویان لەوەیە ببنە یەکەم کەس کەشتی ڕەوانەی ئەو شوێنە بکەن. شوێنێکی نوێ بۆ نیشتنەوەی کەشتێکە لەسەر مانگ دیاری کراوە پێشتر هیچ کەس لەو شوێنە نەنیشتوێتەوە. هیواداری نییە بتوانین یەکەم کەس بین لەو شوێنەی مانگ بنیشینەوە. ئەگەر لەسەر مانگ ئاو بدۆزرێتەوە ئەوە بنکەیەک لەسەر مانگ دەکرێتەوە و لە داهاتووشدا مانگ دەبێتە بنکەی هەڵدان و گەڕان بۆ دووریەکی فراوانتر لە گەردووندا. هیندستانیش هاوشێوەی رووسیا کەشتێکی ڕەوانەی سەرمان کردووە. هەردوو وڵات لە کێبڕکێدان و چاویان لەوەیە ببنە یەکەم وڵات کەشتی ڕەوانەی جەمسەری باشووری مانگ بکەن. ڕۆسکۆسمۆس چاوی لەوەیە تاوەکو ساڵی 2030 سێ کەشتی دیکە ڕەوانەی سەرمانگ بکەن و پاشان بنکەیەک لە سەرمانگ بکەنەوە. هیوادارین لە ساڵی 2027 کەشتی لۆنا 26 ڕەوانەی سەرمانگ بکەین. لە ساڵی 2028 لۆنا 27 لە ساڵی 2030 لۆنا 28. ئەم چوار ئەرکەی هەمانە گەڕانێکی ئۆتۆماتیک و سەخت و ئالۆز دەبن لەسەر مانگ. دوای ئەوەش لەگەڵ هاوکارە چینەکانم کار لەسەر ئەوە دەکەین کەشتی بەسەرنشینەوە ڕەوانەی مانگ بکەین و بنکەیەک لەسەر مانگ دروست بکەین. کەشتی لونا 25 بڕیارە 23 مانگ لە جەمسەری باشووری مانگ بنیشێتەوە. تاوەکو ئێستاش سێ وڵات بە سەرکەوتووی کەشتیان ڕەوانەی سەرمانگ کردووە. ئەوانیش ئەمریکا، رووسیا و چینن. بە گوتەی زانایان جەمسەری باشووری مانگ پێدەچێت ئاوی تێدا بێت. رووسیاش چاوی لەوەیە کەشتیەکەیان بگاتە جەمسەری باشوور و بزانن ئەو دەنگۆیە ڕاستە یاخودنا. دانیشتنی بەردەوامیش ناخۆشەوانی ئێستادا بە تایبەتی ئێستا کە بەشێکی زۆری خەڵک کارمەندن و لە شوێنی کارەکانیان ناچارن بە دانیشتن بۆ ماوەی 8 کاتژمێر یان 9 کاتژمێر. ئەمە کاریگەری زۆر خراپیشی لەسەر تەندروستیە بێت ئەبێ بیرێکی لێ بکرێتەوە. بەڵام چۆن ئەویان نازانم هەژە ئێستا پێیان ناڵێن چۆن چونکە زۆر بەمانە سەیشەکەمان وای لێ هاتووە کە بە دانیشتنەوە بێ شوێنی کارەکەمان دانیشتنیەوێت و زۆربەی کاتەکان بەو شێوەیە بەسەربین. ئەمەش وەکو سۆڤان ئاماژەی پێکرد کاریگەری زۆری لەسەر تەندروستیمان دروستەکە. بە گوێرەی ئامارەکانی ڕەخراوی تەندروستی گیانی کەمی جموجۆڵ چوارەم زۆرترین هۆکاری مردنە لە گیانە. هەڵبەت هۆکارەکانی مردن کە دیاریکراوە بەو شێوەیە چوارەمیان هۆکاری زۆر دانیشتنە کە کەسەکان ناجوڵن. بەڵێ جا ساڵانە زیاتر لە 3,200,000 کەس بەهۆی کەمی جوڵەی جستەوە دەمرن. لێکۆڵینەوەی زۆر زیاتر کراوە. گۆڤارێکی ئەوروپی ئەو لێکۆڵینەوەی دەرخستووە باسی وا کات کە بۆ خۆپارێزی لە نەخۆشیەکانی دڵ توژنەوەکان لەسەر سوودەکانی پیادەڕۆیی ئەوە دەرەخەن کە ئەتوانێ چۆنەڵێگە لە پرەی چوارەمە پیادەڕەوی بکرێت دانیشتنەکان کەمتر ببێتەوە جموجۆڵ زۆر زیاتر ببێت. ئەوە کەسەکە ئەتوانێت لە مەترسی مردن بە جۆری زۆر دانیشتن لە ڕووی زۆر دانیشتن و کەمی جوڵە کەمتر بکرێتەوە. ڕاستە و ڕۆژانە ئەتوانێت ینی ئەوەشیان ئاشکراکرۆ لەو توێژینانەوە کە ڕۆژانە 4,000 هەنگاو بە پیادەڕێکردن ئەبێتە هۆیەوەی کە تەمەنێکی درێژمان هەبێت. بەڵام ئایا ئێمە ئەتوانین ڕۆژانە 4,000 هەنگاو بڕۆین وەکو ئاماژەمان پێکرد زۆر جار کاری و پیشەی هەر یەکێکمان لەوانەیە ڕێگە نەدات بۆی کە بتوانین. بەڵام ئەتوانین لە شێوازێک ترە
ینی حەقی بۆ بکەینەوە هەندێک جار پێویستمان بە شتێکی پێویستێکی ماڵەوە بێ تا نزیکترین مارکێتە چین پێویست ناکە بە سارە بتوانین بە پێ بڕۆین بە پێ بڕۆین یان هەر لە ناو ماڵەوە وامان لاتوە هاژە ئەگەر ئەمانەوێت بۆ نمونە ئامێرێک لە ماڵەوە ئیش پێ بکەین هەر تەلەڤیزیۆنەکەمان لەبەر دەستمانەوە بەس کۆنتترۆل بەکارێن جاران من ئەو سەردەمەم بیرەکە بۆ گۆڕینی کەناڵێ بۆ کەناڵی ترە با بچیتە یەکتریمان ڕاستە بڕۆبی گۆڕبی کەرەکە جاگەرێکی بەپێوە بووە تر داماوانە دانانیشتەوە ئەبێ یەکێکت هەر لەوێ چۆن تایبەت کردای بەوە زوو کەناڵەکان بگۆڕە ئێستا کۆنتترۆلە لە بەردەسە بە تایبەتی کاری ناوماڵ لەگەڵەوەی کە خانمان لە دەرەوە کاری دەرەوەکەن کارمەندن لە ماڵی شۆکاری ماڵەوەکەن ئەتوانین بڵێن جوڵەی ئافرەتان تا ڕادەیەک زۆرترە لە پیاوان هیوای تەندروستی بۆ خانمان و بۆ پیاوانیش دەخوازیین بەڵام ئاگاتان لە تەندروستیتان بێت توێژینەوەیکی شتێکی دیکە لەڵە ڕۆشتن بە پیادە ڕۆشتن زۆر تەندروستە بۆ دڵ بەڵام ئەگەر بڕۆیت بەڵام هەنگاوەکان بە عکسەوە بنیت ئەوە لە ڕووی جەستەشەوە جەستەیەکی زۆر ڕێک و لە شولارێکی زۆر ڕێکتە بێت گەلەوەی کە تەندروستی دڵت پارێزراوە بێت بێگومان تەندروستی ئێوە گرنگە بۆ ئێمە بۆیە هەوڵماندا کە بەرگە و بابەتەکانی پرۆگرامەکەمان هەمەڕەنگ بکەین و تێکەڵکێشی بکەین لەگەڵ تەندروستیتان لەگەڵ ڕۆژە گیانیەکان لەگەڵ هەموو بابەتانەی کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانە. لە نوێترین توێژینەوەیدا گۆڤارێکی ئەوروپی بۆ خۆپارێزی لە نەخۆشیەکانی دڵ ئاشکرای دەکات ڕۆژانە بە پیادا ڕێکردن دەبێتە هۆی ئەوەی کەسەکان تەمەنیکی درێژتریان هەبێت. توێژەرەکان ناماژە بەوە دەدەن ئەگەر کەسێک ڕۆژانە 4000 هەنگاو بپێ ڕێبکات ئەوە بە بەراورد لەگەڵ کەسانی دیکە زۆر بە دوور دەبێت لە مردن بەهۆی نەخۆشیەکانی دڵ و تەمەنێکی درێژتری دەبێت. گوێم لێ بخوێنمەوە کە ئەگەر بتانی ڕۆژانە 4000 هەنگاو بە پیادە ڕێ بکەی جا بە پیادە ڕۆیشتن بێت یانش ڕاکردن ئەوە سوودی تەندروستی زۆری دەبێت وەک کەمکردنەوەی چەوری لەش ئەمە هۆکاری سەرچیە من دەسمە دەرەوە و بە پیادە ڕێ دەکەم. توێژینەوەکە شیکردنەوەی نوێی لەسەر 226,000 کەیسی پێشووتر لە 17 وڵاتی جیاواز کردووە کە بەشدار بووەکان بۆ 17 ساڵ چاودێری بەردەوام کراون. سابری ئافرەتێکی بەتەمەنە و دەڵێت خەڵکێکی زۆر دەناسێت کێشەی تەندروستی جددیان هەبووە بەڵام بەهۆی پیادەڕۆیی ئێستا باری تەندروستیان زۆر باشترە. من حەزم بە پیادەڕۆییە چونکە تەندروستە. ڕۆژانە 2 جار دەڕۆمە دەرەوە و 10 بۆ 15 کیلۆمەتر بە پێڕێ دەکەم. خەڵکێکی زۆر دەناسم کێشەی تەندروستی زۆر جددیان هەبووە بەڵام بەهۆی پیادەڕۆییەوە ئێستا زۆر هەز بە باشتربوون دەکەن. زۆر بەمان ڕۆژانە کاتێکی زۆر بە دانیشتن لە شوێنی کارەکانمان بەسەر دەبین و ئەمەش کاریگەری زۆری لەسەر تەندروستیمان دەبێت. بە گوێرەی ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیش کەمی جم و جۆڵ 4ەم زۆرترین هۆکاری مردنە لە جیهان بە جۆرێک ساڵانە 3,200,000 کەس بەهۆی کەمی جوڵەی جەستەییەوە دەمرن. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24مان پێشکەشکردن هەمیشە لە خۆشیدا بمێنن. خواتان لەگەڵ و ماڵتانەوە.